بازاڕەکانی هەرێمی کوردستان کاریگەری بڕیارەکەی پەرلەمانی عێراقی بۆ ڕاگررتنی پشکە بوجەی هەرێم پێوە دیارە. بێموچەیی خەڵکێکی زۆری بۆ کەسابەت ڕەوانەی نێو بازاڕەکان کردووە، لە کاتێکدا بازاڕەکانیش پڕن لە فرۆشیار و کەمترین کڕیاریان تێدایە. بەڵێ وەزعی خەڵک زۆر خراوە لەوەتەی ئیمساڵ هاتە 3-4 موچە دریا خەڵک وەزعی زۆر خراپ بووە، تەنانین سە خەڵک پەنابێتەوە پارە و چتی نەما لە ماڵەوە بۆنەی کەرنتینۆکشی خوای سە خەڵک شتەکانەوەتە مەزادەکەی فرۆشێ بە چای خۆتان بێن جمعانە سێر مەزادەی کەلا گەمزان چی وەسەراتە خەڵک وەزعی زۆر خراپ بووە. ئێستا جگە لە جلوبەرگی زستانە و پێداویستیە گرنگەکان زۆربەی دوکانەکان بێبازاڕن. ئاڵتونچیەکان باس لەوە دەکەن بێبازاڕی تەواو گیرۆدەی کردوون و دەڵێن کڕیاری ئاڵتون تەواو کەم بووە، ئەو خەڵکانەشی ئاڵتونیان هەبووە لە ماڵەکانیاندا بەشێکی زۆریان ئاڵتونەکانیان بۆ پێداویستیەکانی ڕۆژانەیان فرۆشتووە. ئێستا لە 5 وڵاتی کە تێ بۆ دوکانەکەی من چواری ئەفرۆشە یەکێکی دەخرێت ئەوەشی دەیکڕێت هۆکاری زەواجە پێویستاتی زەواجەکەش بە ڕێژەیەکی زۆر بەرچاو کەمی کردووە. پێشتر ئەگەر 25 مسخال ئاڵتونی هەڵگرا ئێستا 10 مسخال بۆ 15 مسخال بە نیوە هەڵێگرێ. هەندێکی هەر دیارەکە دەبات بە کاتێکی نادیار دوای داخا. جاران مڵکی شاری کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیان لە گرانیدا دەنگیدا بوویەوە، بەڵام بێموچەیی بانگی لە زەوی فرۆشەکانیش بەرز کردوتەوە. لەو ڕۆژەوەی کە پەرلەمانی عێراق ئەو بڕاریدا کە تایبەتە بە قەرزی ناوخۆی عێراقەوە بەڕاستی تەئسیری زۆر لە بازاڕی کوردستان کردو وەکو کەلاریش بە تایبەتی تەئسیرێکی باشی کردووەوە. تەنانەت مڵک و ئەوانەی غێری مڵکیشن هەر بازار بە تەواوی جامد بووە، هیچ شتێک بە کەمی ئەفرۆشێ بە کەمی ئەکڕێ. مە بڕیارێکە کە خەڵکی ناومێت کردووە، بەڕاستی خەڵک تووشی بێتاقەتی و ناومێدیەکی زۆر بووە. زۆرێک لە دوکاندارەکان لە پاڵ بێبازاڕیدا گرفتی ئەوەشیان هەیە شتەکانیان بە قەرز دەبرێت و بە ئاسانیش پێیان نادرێتەوە. کاکە بەنسبەتی بازار و بازارمان بەڕاستی ئێستا زۆر خراپە، وزعی بازارمان خراپە. جاران ئەگەر چەند مانگێک پێش ئێستا ئەگەر بارێک دوو بارمان ئاوردوێت ئێستا هەر باریش نایێرین و ئەم قەیرانی موچە ئەمانە زۆر تەئسیر لە بازار ئێمە کردووە. تا ڕادەیەک ئێمە قەرزێکی زۆریشمان بە خەڵک داوە، قەرزەکانشمان بۆ ناگەڕێتەوە. ماوەی 4 ساڵە قەیرانی دارایی بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووەتەوە، بەڵام لەم ساڵدا کاریگەری قەیرانەکە بە تەواوەتی بەسەر بازاڕ و ژیان و گوزەرانی خەڵکەوە دیارە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.